سڵاوی خواتان لە بێبینەر عەزیز و خۆشەویستەکان، خۆشحاڵم لە دیدارێکی دیکەی بەرنامەی گفتوگۆدا دێمە خزمەتان بۆ باسکردن لەسەر تەوەری هۆیەکانی سەقامگیری ئاسایشی کۆمەڵگا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆ. دکتۆر گیان بەخێراتن دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان ڕێز و سڵاو خۆشەویستی بۆ بینەرانی عەزیز. زۆر سپاس. دەکرێت لە سەرەتاوە پێمان بڵێ ئاسایشی کۆمەڵایەتی یاخود ئاسایشی کۆمەڵگا لە زمانی عەرەبیشدا ئەمنی قەومی چی دەگرێتەوە بە چی دەوترێت؟ بەڵێ سپاس بۆ تەوەرەکەتان. دیارە ئەگەر لە وشەی ئاسایشەکە دەست پێ بکەین دوای اینجاکە وشەی ئاسایشی کۆمەڵگە. کلمەی ئاسایش واتە هەستکردنی تاکەکانی کۆمەڵگا و یاخود فەردەکان و ئەو جۆرە کەسانی کە لە ناو کۆمەڵگا دەژین بە ئاسوودەی، بە ئارامی، بە خۆشبەختی. هەر کاتێک تاکەکانی کۆمەڵگا هەستیان بە خۆشی و ئاسوودەی و ئارامی کرد، هەستیان کرد کە مافەکانیان پارێزراوە، هەستیان کرد ئەو مافانی کە هەیەە وەکو پێویست پێیان دەدرێت و هەستیان کرد دادپەروەریەک دەکرێت لە نێوان ئەوان و تاکەکانی تری کۆمەڵگادا و هەستیان کرد ئەو مافانی کە هەیەە لەلایەن حکوومەتەوە و لەلایەن دەستبگاک با بڵێن بەرپرسەکانەوە بە جوانی بە مەزبوطی دەدرێت و دابین دەکرێت ئەمە لە ڕووی زانستیەوە ناو دەبرێت کە ئەم وڵاتە کەم تا زۆر ئەمنی تێدایە. ئەمنی قەومیمان هەیە کە لە عالەمە ناو دەبرێت یان ئاسایشی کۆمەڵگا و ئاسایشی مجتەمەعمان هەیە کە ئەگەر بێت و کە ئەمە مۆزوعێکی خۆشە هەڵتان بژاردەوە. ئێستا لە عالەمە کاتێک کە هەڵسانگاندن بۆ قەومەکان دەکرێت، هەڵسانگاندن بۆ گەلەکان دەکرێت کە تا چەند ئەم گەلە خۆشبەختە و تا چەند ئەم گەلە ناخۆشبەختە. یەکێ لەو شتانە کە هەڵسانگاندنی بۆ دەکرێت بریتێ لە ئاسایشی کۆمەڵگا. تا چەند تاکەکانی ئەم کۆمەڵگایە لەناو ئەم وڵاتە لەناو ئەم مەملەکەتە هەست بە ئاسوودەی و ئارامی دەکەن، هەست دەکەن کە کەم تا زۆر داهاتویان ڕوونە و هەست دەکەن لە ڕابردووان ناژین و هەست دەکەن ئەو با بڵین ڕانەبردووی کە ئێستاکیە، ئەو واقعی کە ئێستا تیانایە کەم تا زۆر لەگەڵ ئەوانە دەگونجێت، لەگەڵ حەز و ئارزووکەی ئەوانە دەگونجێت و دەتوانن زۆرە لە حەز و ئارزووکەی خۆیان بێندی. ئەمە تا ڕادەیەک بەڵگەی لەسەروی کە توانین بە پێناسێکی کورد بڵین ئاسایشێکی کۆمەڵگا هەیە لەناو ئەو وڵات و مەملەکەتە و توانراوە کەم تا زۆر بەدی بێژێت. کاک دکتۆر لە وەڵامی پرسیاری ئاسایشەکە بە تەنیا بە شێوەیەکی جوان و گشتی پۆلەنی ئاسایشت کرد. دەتوانین بڵین هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردی لەکوێی ئەم ئاسایشەی جیهانەوەیە کە ستانداردێکی هەیە کە بە شێوەیەکی تەندروست لە کۆمەڵە وڵات هەیە؟ جوان تەبان خۆی کە باسی ئاسایش دەکرێت، باسی ئەو بوارانە دەکرێت، زۆر گرنگە کە بینەرانی ئازیز بزان تەنها یەک بەش ناگرێتەوە. ئێمە بەداخەوە لە وڵاتی خۆمانە کاتێک ئێستا باسی ئاسایش دەکەین لەوە چێکێک وا بزانە من مەسئولی ئەندامی هێزەکانی هەفتان هەشتام یان بۆ نمونە مەسەن بەشێکم لە دژە تیرۆریان فەئین بە معنای کەلیمە بەداخەوە ئەم مەفهومە لە وڵاتی خۆمانە کەم تا زۆر وەکو پێویست وەکۆڵێ مانادار نەکراوە. لە جیهانە کاتێک کە باسی ئاسایشی کۆمەڵگا دەکرێت کۆمەڵی بەش دەگرێتەوە. اینجا کە لەمەوە هەڵسەنگاندن بۆ کوردستان دەکەین کێ لەوانە ئاسایشی عسکەری بەڵێ بەدەستخۆشیەوە دەبێ وڵات، دەبێ مەملەکەت، دەبێ ئەو کەسانی کە سەرپەرشتی وڵات دەکەن کەم تا زۆر هەمیشە ئاسایشێکی عسکەری بە ئەندامەکانی خۆیان بدەن کە ئێمە هێزمان هەیە، توانەمان هەیە، دەسەڵاتمان هەیە و کەم تا زۆر پارێزراوین لە دەوروبەر و کەم تا زۆر هەوڵ ئەدەین دەوروبەر کاریگەریمان لەسەر دروست نەکە. تەنانەت من بۆم بەرنامەی جەنابەت کۆمەڵە سێرچم بۆ کرد، ئەڵێ هەندێک وڵات هەیە بە لێزانانە لە ساڵانە ساڵی جارێ یان چەند جارێ عەرزێکی عسکەری دەکات بۆ بەخشینەوەی ئارامی عسکەری بە تاکەکانی کە تاکەکانی ئەم وڵاتە ئێمە خەمتان نەبێ، ئێمە هێزمان هەیە، ئێمە دەسەڵاتمان هەیە، ئێوە پارێزراون. تۆ دیقەت بدە جاران سەدام دەیکرد وەکوڵ ئێران زوو دەیکات، خەلیج دەیکات، ئەمریکا دێت لە بنی دنیاوە دەیکات. ئەمە بەڵگەی لەسەر چی بە تاکەکانی دەڵێت تۆ پارێزراوی نەک هەر لە وڵاتی خۆتا، من دەتوانم جێیش و عسکەری و قوات بەرم لە وڵاتانی تریش وەکوڵ عەرزی عەزەڵاتی پێ بکەم. کەمە ئێستا لە عالەمە ڕووسیا دەیکات، تورکیا دەیکات کە ڕەنگە ئێمە زۆر جار عەجیبمان لێ دەڵێن ئەم ساروخە نازدارانە هەرێکی ملیۆنە دۆلاری پێدراوە، یعنی چی لە دەریان نایوە ڕاست فڕێ دەدات. بەڵام لە ڕووی زانستی و لێکی دەیتەوە ئەمە بۆ خۆی بەخشینی ئاسوودەیە بە تاکەکانی خۆت کە وڵاتی خۆت بەجێمێڵە من تۆ پارێزراوەکەم. ئەمە یەکەم ئاسایشی عسکەری. دووەم ئاسایشی سیاسی. یەکێکی تر لە ستاندەرەکانە کە لە جیهانە باز دەکرێت تا چەند لە بواری سیاسی و ئیستیقرارە. هەر وڵاتێک کە بە زۆرترین
زۆرترین بە کۆڵێت ئینقلابی بەسەرا بکرێت زۆرترین هەڵسەنگاندنی ئەم سەر و ئەو سەر وە کۆڵێت زوو گۆڕانکارێکی زۆری تیابێت لەم سەری چەپەوە بۆ ئەو سەری ڕاست لەم سەری قەومیەوە بۆ ئەو پەڕی وەکۆڵێت دینداری و لەم سەری بۆ ئەوە کەواتەمە لە ڕووی زانستیەوە بە ئاسایشێکی سیاسی ناودان برێت دەبێت ئەو وڵاتە کەم تازۆی لە ڕووی سیاسی و استیقرار بکات چەند ساڵێک تۆ دیقەت بدە ئەمە بۆ خۆی یعنی ئەمە بۆ خۆی ئەمان لە وڵاتی خۆمانە کەم زۆر هەوڵ دەین خۆمان نەدەین لە سیاست بەڵام بۆ خۆی کە هەڵبژاردن دەکرێت و چەندین مانگ لەسەر شاشەکان دەنووسێ ئەوەندە سەد و ئەوەندە ڕۆژە هێشتا کە حکومەت دەبوو کەواتەمە لە ڕووی زانستی و لە ڕووی نێودەوڵەتی واتە ئاسایشێکی سیاسیم بە تاکان نەداوە سێم ئاسایشمان هەیە لە ڕووی ئابووریەوە تا چەند ئابووری لە ڕووی ئابووریەوە تاکەکان سەرکەوتووە واتە منێکی بەختیار تا چەند ئاسوودەم بەوەی کە ئەگەر بگەمە 50 ساڵ و 6 ساڵیش لە ڕووی داراییەوە شپرزە نابم و ئەوەی کە گەنجەکان پێتاقەت دەبێت ئەمە لە ڕووی ئاسایشی ئابووریەوە ئاسایشی ئاومان هەیە لە عالەمە ئێستاکەیەکێ لەو شتانەی وڵات هەیە بینەرانی ئازیزم بەس وڵاتە عجیب و غەریبەکەی خۆمانە بیری ناکاتەوە وڵات هەیە بیر دەوە دەکاتەوە 2050 ئاوەکانی وشک دەکات یان نا لە ئێستەوە ئارامی دەبەخشێ بە تاکەکانی خۆی دەڵێت 2050 ئاوەکەمان ئەوەندە زۆرە ئەوەندە ملیار سێجا ئێمە ئاومان هەیە لە وڵاتە ئەوە لە وڵاتی خۆمانە ئێمە چاوەڕی مەرحەمەتی خوین و ئەم ساڵ باران باری باشە نەباریەوە کەواتە وەزع شڕە بێت دوکان و دەربەنی خان چۆڵکە کەواتە بێ بەدیرتە بێ کاکرێت لە دوایە باسکەین ئاسایشێکی ترمانە بریتێ لە ئاسایشی فکری ئایا تا چەند ئەو قەومە تاکەکانی ئەو کۆمەلگا لە ڕووی فکریەوە کەم تا زۆر ئینسیجامیان هەیە بەیەکەوە لە ڕووی فکریەوە ئەم کۆمەلگایە هەموو تاکەکان بۆ وڵات هەوڵەدەن بۆ نیشتیمان هەوڵەدەن لە ڕووی فکریەوە تا چەند ئەو وڵات و مەملەکەتە تەمەنە مەش بۆ خۆی قسە زۆرە لەگرێت کتێب هەیە لەسەر بۆ نمونە مثلا الأمن الفكري 300-400 لاپەڕە بەس باز ئەوە دەکات چۆن لە ڕێی دراسە و لە ڕێی خوێندن و لە ڕێی توێژینەوە و لە ڕێی منهەجی کتێب و ئاسایشێکی فکری بۆ ئەو خەڵکە دروستکەین بۆی فکری ئینحرافی تا دروست نەبێ تۆ دیقەت بدە لەم وڵاتە عەرەبی عەجیب و غەریبانە کە خەڵکێکی دیکتاتۆر سەرپەرشتێکە بۆیە بە حەیاتی ئاسایشی فکری نییە لە پڕ داعشێک دروستە بێ لە پڕ خەڵکێکی زۆر دیندار دروستە بێت لە پڕ خەڵکێکی بۆ نمونە بێدین دروستە بێت لە پڕ خەڵکێک دروستە بێت خۆی بە محەممەدی مادی لەیەکە داتەوە لە پڕ خەڵکێک دروستە بێت بۆ چکە بەڕاستی ئەمنێکی فکری بۆ ئەو وڵاتە دروست نابێت استقرارێ ناکات کەواتە ئەوش بۆ خۆی خاڵێکی گرنگ و مویمە کەواتە ئێمە ژمارەمان زۆریان ئەگەر من هەر وەکو بەس وەکو خاڵ بیری بینەران بخەمەوە ینی ئاسایش هەیە ئاسایشی شخصی تاکە کەسەکان چۆنە ئاسایشمان هەیە کە لەم وڵاتی خۆمانە زۆر حسابی بۆ ناکەین وەرە کتێبی لەسەر لە ژیانە ئاسایشی تەندروستی تا چەند من و تۆ وەزارەتی تەندروستی ئێمەی دکتۆر و هەموو حکوومەت ئیشی لەسەرەوە کردووە تاکەکانی ئەو کۆمەلگایە ئاسوودەن کە من لە وڵاتی خۆما چارەسەر دەکرێم لە وڵاتی خۆما دەتوانم دڵتەمین بم بەوەی کە ئەو دەرمانی هەمە تۆ دیقەت بدە ئێستاکە تەحەداکەم وەزیری جوانمان بداتەوە تەحەداکەم دەرمانی لێی بنووسەمیت ئین کوردستان لەو بازارە بە ئاسانی بفرۆشتێ بۆ چکە تۆ نەتوانیوە متمانەیەک بە دەرمانەکانی خۆت بدەیت متمانەیەک بە عیلاجەکانی خۆت بدەیت بۆیە دیقەت بدە ئێمە لە ناو بواری تەندروستیا خۆمان ئیش دەکەین ئەو خەستەخانانە عادەتەن چیەکە ئەڵێ فلان نەخۆشخانی نازانم چی ئەڵمانی فلانی فەڕەنسی هەر بۆی هەیە بۆن و نە سۆماڵێک مۆزەمبیقێکی پێوەکە بەس کوردستان نەبێ بەس ناوی کوردستانی لێوە دوور خادیانی بیسەلمێنێ بۆی بیسەلمێنێ بۆ تاکەکانی تۆ دیقەت بدە یعنی تۆ تەسەوەر ئەەکەی لە خەڵکێکی تاکێکی ئێرانی لە تاکێکی کورد جدیتر و مەزبووترە من تەحەداکەم وەکو دکتۆریش ئەم قسەیەکەم بەو جۆرە نییە بەڵام هەمیشە بۆ تاکی خۆمان بۆ تاکەکانی خۆمان ئاسایشێکی تەندروستیمان دروست نەکردو کە خەڵکی بە بوارە تەندروستەکەی خۆمان ئاسوودە و خۆشبەخت بێ کە هەست بکە کە بڕاستی ئارامە کۆمەڵێ بەشی زۆرتر هەیە کە دەکرێت لە داهاتوە زیاتر باس زۆر باشە دکتۆریان ئێمە لە هەیکەلی حکومڕانی هەرێمی کوردستاندا وەزارەتێکمان هەیە بەناوی وەزارەتی پلاندانان پێ وایە ئەم وەزارەتە لەکوێی پلاندانانە بۆ پاراستنی ئەو جۆرانەی ئاسایش کە جەنابەت ئاماژەت پێدا خۆی بەداخەوە ئێمە شخصی وەزیر باس ناکەین سە کێ نسی نعینە ساتەمە بەسمان هیچ کەسێک نییە لەم وڵاتەیە بەداخەوە زۆرجا کەسی شیاو لە شوێنی شیاوداناندرێ کەسانێک ناهێنرێ لەو شوێنە دانرێ ینی پشکێنەیە و لەسەر ئەساسێکی حیزبی دانرێ و ڕەنگە ئەو بەڕێزەی کە دانرێ حیزبەکەی داینێ بە هیچ شێوەیەک تەجروبەیەکی نەبێ بۆیە بۆ خۆی ئەگەر ڕاستت تەوێت لە هەموو جیهانە یەکێک لەو وەزارەتانی کە زۆر گرنگ و مهمە و دەبێت شوێنی دیاربێ و دەبێت هەموو ئێوارەیەک ئێمە گوێچکەمان بزرنگێتەوە بە قسەی ئەم بریتێ لە وەزارەتی پلاندانان وەزارەتی پلاندانان دەبوو لەم وڵاتە لە وەزارەتی نەوت و لە وەزارەتی ئاو لە وەزارەتی کارەبا و لە وەزارەتی سامانە سروشتیەکان زۆر بە قوتر و بەهێز
بەرزتر بووە دەبوو هەموو وەزارەتەکان دۆزە بکەن و کۆڵێ بپارڕێنەوە لە وەزارەتی پلاندانان چکە وەزارەتی پلاندانان دەبێت تەختی و بەرنامی بۆدانە بەڵێ قسەکەی زۆر ڕاستە عادەتەن لە وڵاتان ئەگەر بۆ ئەم بابەتی جەنابەت من وەکوتم سێرچم زۆر بۆکەیکە لەو شتانە کە باسی پلاندانان دەکرێت لە وڵاتی سەنغافورە ئەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکە دەکەن بڕۆن سێرچی بۆ بکەن ئێستا مستەر گوگڵ شتەکانی زۆر بۆ ئاسان کردوینەکە لە وڵاتان چی دەگوزارێت یعنی زۆر جار عجیبمان لێدێ ئەم سەرکردانە بۆ دانانیشی هەر دوو ڕۆژ لە ماڵ دەرنەچێتە دەرەوە بەدەم دیژ لەمە خواردنەوە هەنێ سێرچ بکات لە گوگڵ شتەکە زۆر قورس نییە ڕەنگە پێویست نەکا بڕۆی دەورێک ببینی لە بنی دنیا کۆمەڵە سێرچ بکە کۆمەڵە کتێب کۆمەڵە ڤیدۆ کۆمەڵە بەرنامە کۆمەڵە تەختیت جاری وایە هەر بە بەرنامە بە PDF داتێ وەرە تەطبیقی کە ئەگەر تۆش دەستکاریکەی بۆ کوردستانی خۆشمان مشکلە نیە بەس تۆزێ دەستکاریکە بۆیە لەو وڵاتە زۆر جار پلاندانان ئیش وەزارەتەکان ساڵانە کە بودجەڕێک دەخرێت لەسەر ئەساسی ئەم پلانی ئەو دایانێ واتە لە وڵاتێکا بەس لە وڵاتە عجیب و غەریبەکەی خۆمانە منهەجێک دانرێت بۆ وەزارەتی خوێندنی باڵا یان وەزارەتی بۆ نمونە پەروەردە بە هیچ شێوەیەک پلاندانان ڕۆڵی تیان نیە لەوەیە کاتێک کە بەرمەجەیەک دانرێ بەرنمەیەک دانرێ بۆ نمسەر بۆ وەزارەتی پەروەردە هەموو ئەم بوارانی تیاجیەکرێتەوە من لە بواری بیئەیە چی بکەم بۆ ئەوەی قوتابیەکی لەم ناوەندیەوە لە یەکی ابتیداییەوە هەتا پۆست گراجویت بۆ ئەوەی ئاسایشێکی بیئی بۆ دروستکەم لە ڕووی ئاسکەریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی شخصیەوە لە ڕووی تاکەکانەوە لە ڕووی کەسایەتی دروستبوونەوە من بنرانی ئازیز دکتۆرام تەواو کردووە کە لە ئێران وتەنیاڵە فەوقە تەخەسوسی تەحەدا ئەەکەم خوێنەران بۆم بسەلمێنێ من لەو دقەی بسمیلام کردووە لە خوێندن هەتا ئەو دقی خوێندنم تەواو کردووە منهەجێکمان نەخوێندووە لەسەر دروستکردنی کەسایەتی لەسەر دانانی ئامانج لەسەر پرۆگرام لەسەر شێوازی سەرکەوتنی مرۆڤەکان لەسەر زمانی جەستا لەسەر شێوازی قسەکردن لەسەر شێوازی ئارامی دروستبوون بۆ من بەڵێ بە هەزارەها پرسیاری کیمیا و فیزیا و بیرکاری و سین و ساتم هەر کردووە تا تۆ بم تەواو کردووە بەڵام مەگەر لە ناو تووبا یەک دوو ساڵێک دەروونزانی و وەکوڵە عیلمی نەفسم خوێند بێ بەڵام لە ژیانمانە بۆ تاکەکان جارێگەرەوەی بیرکاری تەواوکە ئەوەی بۆ نمونە ئینگلیزی تەواوکە هەتا ماوە ئەمە نابینێ بۆیە کە تاکێک دروستە بێت تاکێک ئاسایشێکی دەرونی بۆ خۆی دروست نابێت یعنی عادەتەن ئاسایش بەچی دروستە بێت خۆ ئەوە نییە بە DVD دایک بەرزێنی بۆ تاکەکانی کۆمەلگا لە ڕێی یانەوە ڕەنگە پرسیارەکە وەڵامەکە وا لێ بکەین بۆ بینەرانی ئازیز لە ڕێی تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆڵی هەیە لە ڕێی پرۆگرامەکانی خوێندنەوە ڕۆڵی هەیە لە ڕێی کۆڕ و سیمینارەوە ڕۆڵی هەیە لە ڕێی ئەم ڕاگەاندنی جەنابتانەوە کە وەزارەت بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری تو ئیجبار بکات دەبێ هەفتانە لەم جۆرە بەرنامە هەبێ بۆ ئاسوودەبوونی تاکەکان هەر هەواڵی عجیب و غەریب و بوومەلەرزە و تەقینەوە و کوشتن و بڕین بڵاو نەکەیتەوە لە ئەنجامی ئەمانەیە کۆمەڵێ کۆڕ و سیمینار توێژینەوە بکرێت ئێستا لە عالەمە بەداخەوە من سێرچم بۆ کرد باسی ئەو قەومانە دەکرێت ئەو میلەتانە دەکرێت کە سوعەداءن خۆشبەختن تۆ زانی وڵاتە عەرەبیەکانی تایە وونە دەڕوات بۆ بنی دنیا بۆ سوید ئەگەڕێتەوە بۆ ئەملا بۆ سویسرا جار دێت بۆ ئیسرائیلێکە بۆ نمونە هەموو دقەیەک زۆر جار ساروخی بۆ نێرن بەڵام هیچێکە لەو قەومانی هاتووە بۆ ئەم چەند ملیۆنەی خۆی ئاسایشێکی دەرونی و سیاسی و عسکەری دروستکە بۆیە لەناو هەموو عەرەبەیە سەرەکی ئوستوبێکی دروست کردووە کە خەڵکەکەی ئاسوودە بێت زۆر باشە دکتۆر گیان ئاماژەت بە بابەتی ئاسایش کردووە بەستنەوەی بە پرۆگرامەکانی خوێندن تا چەند زەرورە پرۆسەی پەروەردە و فێرکردن و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا لە پرۆگرامەکانی خوێندندا لە قۆناغە جیاوازەکانی خوێندنەوەی سەرەتاییەوە هەتاکو زانکۆ بەشێک لە بابەتی دابینکردنی ئاسایشی کەسێتی ئاسایشی کاریزمایی ئاسایشی پەروەردەیەکی تەندروست بخاتە ناو پرۆگرامەکانەوە بۆ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەو هەموو کەم و کورتی و خەلەل و کەم و کوڕیانە لە ناو تەواوی سێکتەرەکانی ژیاندا بەدی نەکەین بەوەی کە لە هیچ ڕوویەکەوە هەست بە ئاسایش نەکەین تەبەنەوە بێ ئەو بەڕێزانی کە زۆر جار کۆنفرانس و کۆنگرە دەبەستن دەبێ ئیشی ئەوانە ڕەنگە ڕاستە من بۆ خۆم ڕاستە من ئەندامێکی وەزارەتی خوێندنی باڵام بەڵام دەبێت پێش ئێمەش پێش خوێندنی باڵاش وەزارەتی پەروەردە بم کار هەڵسێ بەڵێ دەبێت بە پرۆگرام و بە کۆڵە بەرنامەکانە بچێتەوە دەبێت من زۆر جار بیستومانە دەڵێن بەرنامە برا بە سویدی بەرنامە کرا بە هۆڵندی بەرنامە کرا بە دانیمارکی بە هەر وڵات و مملەکەتێکە قەیچێکە مشتێکی زۆر باشە چاکە منۆک و تاکێک پێم خۆشە بخوا یا ڕەبی خوایە زۆر بە قوت و بەهێز بێ وای لە بە هیچ وڵات و مملەکەت نەگا بە ئێمە بەڵام بەداخەوە هەتا ئێستاکیە بیل لەوە نەکراوەتەوە وانەیەک بچەسپێندرێت لە قۆناغەکانی خوێندنە کە زۆر جارێمە لە فەیسبوک خوێندومانە تۆ دەڵێ وانەیەک هەیە لە یەکی ابتیداییەوە لە ڕۆزەوە هەتا پۆست گراجویت لە یابان باسی ئەخلاق دەکات
کەم وانەیەکی زۆر گرنگ و مهمە اینجا لە ناو ئەخلاقە تۆ هەموو شتەکان جێکەیتەوە بەڵام من پێشنیار دەکەم خۆزگە بە خۆزگایان حکوومەتە و کاربەدەستان گوێیان لێ بگرن خۆزگە بە خۆزگای وانەیەکە بواە بە ناوی گەشەپێدانەوە بە ناوی تەنمیەوە بە ناوی دروستبوونی تاکەوە هەر ناوێکی دەنیت تۆ هەر ناوێکی بنێت خۆزگە بە خۆزگای لە هەموو قۆناغەکانی خوێندنە حکوومەت بیری لەوە بکردایەتەوە کە ئەم هەموو توێژەری کۆمەڵایەتێمان هەیە ئەم دەرچووی هەموو دەرچووی دەروونزانێمان هەیە تۆ دەزانیت ئێستاکێ من تازە بە تازە خەفەت دەخۆم دوێنە پێرە بیستم دەڵێن بەشێکی دەروونزانێ بوو لە شاری چەمچەماڵ دادەخرێت لەبەرەوە ڕەنگە تەسەور بکرێت ئەم بەشە بۆ کورد پێویست نییە لەبەرەوە بەشێکی بەیان بەش دەکرێتەوە بەیان بەشی قانونی دەکرێتەوە بەشی عسکەری دەکرێتەوە بەشی نازام هەندەسە دەکرێتەوە بەشی هەندێشتی عجیب وغیرە بەڵام ئەم بەشە بۆ تاکەکانی کۆمەلگا گرنگە ئەم بەشەیە کە وای لێ کردووە کە پێم وایە جەنابشت دەتەوێت بەرەو ئەوە بچین کە ئەم بەشەیە وای لێ کردووە گەنجەکان بەرەو جگەرە دەرەچێت بەرەو نێرگەرە دەچێت بەرەو قاوەخانە و بەزمڕزمەکان دەچێت بەرەو خۆکوشتن دەچێت بەرەو خەڵک کوشتن دەچێت بەرەو ئەوە دەچێت کە بۆ نمونە تلیاک و حەشیشە و ئەوە لە وڵاتەیە زیاد بێت کەواتە چەندە گرنگە تۆ ئیش لەسەر ئەوە بکەی بوارەکانی تر تاکەکانی کۆمەلگا بە قوت و بەهێزکەی ئەوەندە گرنگکە لە ڕووی دەرونیەوە ئاسایشێکی دەرونی بۆ تاکەکانی کۆمەلگا دروستکەی ئەمەش بەوە دروست دەکرێت بەڕاستی وەکو جەنابەت وتت بکرێ بە پرۆگرامێ بکرێ بە بەرنامەیەک لە بوارەکانی خوێندنا بخوێندرێ ئێمە عادەتەن وەکو دکتۆر ئەمەمان بۆ سەرمێنراوە لە ڕووی دەروونزانیەوە هەر بابەتێک ئەگەر وەکو منهەج بخوێندرێت و تاکەکان ئیجبار بکرێت ئیمتیحانی تیا بکرێت ناڵین 100% بەڵام لە 100 تا 50 ئەم منهەجە لە ناخەکانی مرۆڤ دەچەسپێنرێ بۆی عادەتەن دیقەت بدە ئەو بابەتی کە لە خوێندنا داخل نەبێ بۆ ئیمتیحان تەلەبە زۆر نایخوێنێ بۆی دەکرێت بەڕاستی حکوومەت بیر لەوە بکاتەوە دەرەجەی باشی لەسەردانێ بۆی تاکەکانی کۆمەلگا پێش ئەوی بچێتە زانکۆ ئەسڵەن ئەم هەموو ئیمتیحانە دەکرێت لە دەرزەکانی تر ئاین تۆ دیقەت بدە جاری وایە یاسایەکی فیساغۆش دەخوێنێت ئەم نەفەرە لەو دقەی لە دایک بووە تا ئەو دقەی دەمرێ ڕەنگەم یاسایە بە حیاتی لە ژیانێ بەکارنێنێ نەخێر دووسین و سێسینێک و تفتەخوێک و ترچەخوێکە بۆ کاتی خۆی و بۆ شوێنی خۆی زۆر زەرورە بەڵام ڕەنگە بۆ 180 کۆمەلگا ئەمە زەرور نەبێت بەڵام بۆ 199.9 کۆمەلگا حاڵەتی دەرونی گەشەپێدانی خود بەرەو پێشبردن و دانانی پرۆگرام و بەرنمەجا و ئاسوودەبوون لە ژیانە و چۆن بتوانی تاکەکان خۆیان ناخی خۆیان ئاسوودەکەن ئەمانە هەمووی گرنگ و مویمە کە دەبێت لە منهەجەکە چەسپێنرێ. دکتۆر جەنابتان وەک پزیشکێک و وەک پسپۆڕی پەرەپێدانی توانامرۆیەکان ژینگەی هەرێمی کوردستان تا چەندە لەبارە بۆ ئەوەی کە کەساتێکی تەندروستیدا گەشە بکەوە تیایدا گەورە ببێ و تیایدا پێ بگات و بە پێچەوانەوە تا چەندە مەترسی لەسەر ئاسایشی کەسایەتی تاکەکانی کۆمەلگا هەیە. من بۆکو ئەم تەمەنی کە بەڕێم کردووە هەندێک وڵات و مملەکەت گەڕاین بە بۆنەی خوێندنەوە قەناعەتم وایە تاکی کورد زۆر تاکێکی زیرەکە تاکێکە کە بەڕاستی ئیستیعابی باشە یعنی ئەمە وەکۆڵە وەسف و سەنای خۆمان نەبێت تاکەکان بەڵام من لە مالیزیا و بیگرێ هەتا سوودان هەتا خەلیج هەتا دەوڵەتە ئەوروپیەکان کەم تازۆر بۆنی خوێندن و وڵات و مملەکەتەوە گەڕاین بەڵام قەناعەتم وایە 100% کە ئەمە لە یەقینەوە دێڵم تاکی کورد بۆشی خۆی ئیستیعابمان باشە و توانای وەرگرتنمان باشە بەڵام بۆ مەرجەی ژینگەکە بگونجێنرێ بۆ خۆی ئەمە یەکێک لە کێشەکانە یعنی کە دەڵین تاکێکی ئەوروپی زۆر مستەقەفە و زۆر ئاسوودەیە و چێژ وەردەگرێت لە پارەکانی و چێژ وەردەگرێت لە خۆشی و ئاسوودەکانی لەبەرەوەی لە ڕووی دەرونی و ئاسوودە کراوە یعنی تۆ دیقەت بدە ئێمە لەوانەشەوە کە سەیری ئەم بەرنامەی دەکات ئێستا ڕەنگە خەڵکێکە بێ سەیری ئەم بەرنامی من و تۆ بکە 50 دەفتەر دۆلاری هەبێ و تەمەنی گەشتوتە 6 ساڵ و خۆشی ئەزانێن نیوە تەمەنی خەڵکی عراق هەفتایە مەگەر ئەجەلەکەی درەنگ بێت ئەگەر نا 65 بۆ 75 باقیەکەی تری زۆر بەستار بەشکێتەوە خۆی تەزانێ 100% 10 ساڵ تەمەنی ماوە ئەم 10 ساڵە 3 شەوی خەوە 3 ساڵیان خەوە 6 ساڵ 7 ساڵی ماوە ئەم 6 ساڵە 2 ساڵن لە دایرەیەیان لە شوێنێکە هەمووی 4-5 ساڵی ماوە بەڵام بەقەت ئەم 4 ساڵە هەوڵ نادا چێژ لەم هەموو دەفتەرە دۆلارە وەرگێ بەقەت ئەم هەموو 4-5 ساڵی کە ماوە هەوڵ نادا چێژ وەرگێ لە پارەکانی چێژ وەرگێ و چێژ ببەخشێ بە کوڕکچەکانی تەسەور بکە ئەگاتە ئەو تەمەنە خۆ ڕەنگە ئیمانداریش بێ بۆ معلوماتە ئێمە شەر ناڵێنەوەی کە هەر ڕەنگە ئیمانداریش بێ بۆ ئەو چەند ساڵە هەوڵی نەداوە قیامەتی خۆی مسۆگەرکە بۆ چونکە بەڕاستی ئەو تاکە بە ڕێزەی سەیرەکە بڕۆ لێ بڵێ لە کاکە ئەگەر بۆ نمونە پارە نەما ئەگەر زەرەرم کرد ئەگەر بۆ نمونە ئیش نەما ئەگەر تەعینات نەما ئەگەر موچە نەما مع العلم من جاری وایە لەگەڵ تاکە دانیشتم وتم کاکە دانیشە هەموو مانگە دەوەرەقە بخۆی هەتا 100 ساڵی تر بەشتەکە چونکە تو ئەوەنە دەفتەر دۆلارت هەیە تۆ ئێستا 50 ساڵە ژی خۆ بە حیاتی 150 ساڵ ناژی کەواتە ئەمە بەسەکەم لە چییە ئێمە نەهاتوین هێواش
بە هەمومانەوە ئیش لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست بکەین کە بەڕاستی ئاسایش و حاڵەتێکی دەرونی خۆشی بۆ دروست بێ. ئێمە لەگەڵ هەموو خراپەکانی ئەوروپا تۆ دیقەت بدە و بە ڕێزانەی کە ڕەنگەی سەر لە ئەوروپاش و سەیرمان بکەن کابرا لەوێ لە یەکشەمە هەتا پێنجشەمە پیاەکە بە هەر شێوازێکە خراپە یان باشە من بەستەکەم ئەوە نییە بەڵام هەوڵەدا لە پێنجشەمە و جومعە بیخوا زۆر بەدەگمەن تاکێکی ئەوروپی بینی 12 مانگ دەوام بکە. ئێمە زۆر جار بەداخوار ئەو تا ئێمە تاکی پاشەکەوت بکە هەر ئێمەی تاکی کوردین 12 مانگ هەوڵە دەین بە منی دکتۆریشەوە یانەوە نەبێ من بۆ لە باشەکانیان بم بە ئێمەی دکتۆریشەوە 12 مانگە ڕاکەین هەر خەریک ڕاوەدینارین بۆیە تاکی ئەوروپی نەخێر هەر بۆ خۆی لەوێ ڕەنگە بۆ نمونە من بیستمە لە خەڵکی ئەڵمانی بیستمە لە خەڵکی ئەڵمانی ئەڵێ گەر لەوێ لە خەستەخانەیەکی ئەهلی عەقدێکت هەبێ لەگەڵ نەخۆشخانەیەکە ئەگەر بێت و 12 مانگ دەوام بکەی سەری مانگ لەوە چێت سەری ساڵ عەقدەکەت بۆ تازە نەکەنەوە چکڵەن تۆ چیت لەگەڵ ڕێزما تۆ ئاژەڵی تۆ چیت یان چی 12 مانگ دەوامەکەی بۆ نەچویتە ڕێستێ وەرگری بۆ نەچویتە هۆڵیدەیە بکەی لەبەرەوە ئەبێت لەوێت تۆ مانگی بڕۆی ڕێست وەرگری مانگی بڕۆی جەو بگۆڕی مانگی بڕۆی ماڵ و عایلە و خانەوادەت بگۆڕیت و جەوێ بگۆڕی تەرتیباتێ سەفر و سیاحەتێ بکەیت لە ئەوروپایە دێ بۆ دارفۆر لە سویدا ئەچێ بۆ نمونە بۆ ئەفغانستان نەخێر ئەچێ بۆ لیبیا نەخێر ئەچێ بۆ شوێنی چاک و خراپ تاقیکاتەوە ئەوە نەبێ مەسەن بڵێ خۆر جاری وای لە وڵاتێکی خۆشە بەڵام قەنەعەتی وایە ئەم جەو گۆڕینە بەڵام لە وڵاتی خۆمان جاری وایە 70 ساڵ تەمەنێتی بە 200 دلار ئەچێ بۆ تاران و دێتەوە و لەگەڵ براژنمانە ئەیبات و دێتەوە هەموو 500 دلاری تێ ناچێت وەکوڵ ئاسوودەیەکی ئارانەیە بە خۆی ببەخشێ بە بوونەکەشمانێ بە ڕەنگە خەڵکێکە بێ بەڕێزی سیرکا بڵێ جاخۆ خەڵکێ نەبوون خەڵکە نەبووکەش ئەتوانێت بە مەبلەغێکی کەم ئاسایشێکی دەرونی و عاتفی بۆ خۆی دروستکە بەڵام بەداخەوە حکومەت ئیشی لەسەر نەکردووە تاکەکانش کەم تەرخەمین کەمترین منهەجەیە لەمەیە کەمترین بەرنامە هەیە لەسەر ئەم بوارە تۆ دیقەت بدە هەر لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتانەوە چەند بەرنامەی سیاسی هەیە چەند بەرنامەمان هەیە بۆ ئەم بوارە ئەو بۆ خۆی ئینجاکە وەڵامەکە وەردەگریت زۆر باشە کاک دکتۆر نزیک با 20 دقەیە کە ئێمە باس لە ئاسایشی کۆمەڵگە دەکەین هەر لە سەرەتاوە ئاسایشی ئەوەی کە پێوتێ ئەمنی قەومی لە بوارە سەربازی و ئاسکەرەکەیدا بواردمان هاتینە سەر بابەتێکی دیکە کە بریتی بوو لە ئاسایشی ئاو خۆراک ئابووری ئاسایشی ژینگە ئێستاگە پرسیارێک بکەین بەوەی کە بە شێوەیەکی بەربڵاو جۆرەکانی مادەی هۆشبەر بە تلیاک و جۆرەکانیەوە تا بابەتە پزیشکەکان کە بۆ ئەو بوارە بەکاردەهێنرێنە لایەن گەنجانەوە بە شێوەیەکی بەربڵاو زیادی کردەوە مەژ سەردەکێشێ بۆ کۆمەڵک دیاردەی بەریەکەوتنی تاکەکانی کۆمەلگە و هەتاکو و کەوتنەوەی تاوان لەو ڕووداوانەدا ئەرکی ئاسایش و ئەرکی لا هێزە ئاسکەریەکان هێزە سەربازیەکان چیە لە کۆنتڕۆلکردنی ئاسایشی هەرێمی کوردستان بەوەی کە ئەم دیاردەیە بنەبڕ بکەن بەوەی کە هاوردەکردنی تلیاک لە وڵاتانی دراوسێ و بڵاوبوونەوەی جۆرەکانی بێهۆشکردن بە شێوەیەکی باش چاویان لەسەر بێ بۆی کە جۆرەکانی تاوان کەم بێتەوە. جوان تەبەن هەر بۆ معلومەی جەنابەت بابەت هەیە لە ئینتەرنێتە و کەسێکم بۆ کردو لە توێژینەوەکان و لە بابەتەکان ئەڵە جاری وە هەبووە وڵات هەبووە لە ئەوروپا ساڵی لە ساڵەکان وەزارەتێکی داناو بە ناوی وەزارەتی خۆشبەختی جا لێرەوە چ بنا وەڵامەکەتەوە بۆ چکە ئەو وڵاتانە عاقڵ و لێزان بوونە من بۆ چیمە وڵاتێک من بۆ چیمە سنوورێک نەخێر بۆ نمونە کوردستان یەک پارچە نە هەموو پارچەکانی یەک بگرێ ئەگەر تاکەکانی ئاسوودە و خۆشبەخت نەبن لەبەر ئەو وڵاتانە کە وڵاتێکی خەڵکێکی عوقەلا و خەڵکێکی عاقڵ و لێزان سەرپەرشتیەکات هەمیشە قەنەعەتیان وایە جێیشەکە و قووەتەکە و پارەکە و هێزەکە پێناوی خۆشببختی تاکەکانە کاتێک کە تاکەکان خۆشببخت نەبوون کاتێک کە تاکان ئاسوودە نەبووتەنەن ئەو بەحسی کە ئەو بابەتێکە خوێن مۆڵە کاتێک بۆیان دروست بووە کە سەیریان کردووە تا ڕادێک سویساید ئینتیحارکردن لە وڵاتەکە زیادی کردووە بۆ یەکسەری بیریان کردووە ئەبێ وەزارەتێک دروست کرێ بە ناوی وەزارەتی ئاسوودە بوون وەزارەتی هەپینس خۆشببختی و ئاسوودی Ministry of Happiness باش اینجا کە لێرەوە دێمەێن اینجا کە کاتێک کە تۆ بیرەوە دەکەیتەوە چۆن تاکەکانی کۆمەلگا خۆشببختکەی ئەو وەختە تاکەکانی کۆمەلگا بەدونە خۆشببختەکرێ یەک لایەکەوە نێڵی خەڵک نەخۆشکەوێ و تووشی هەندێشت ببێ بگاتە حاڵەتی بواری تەندروستی تێکچێت و هەندێک لە لایەکی تریشەوە دەبێت لە ڕووی ئەسکەریەوە تۆ لە بواری ئەمنیەتی ئەو خەڵکە بپارێزی و لە ڕووی بواری ئەسکەریەوە نێڵی خەڵکانێکی مشەخۆر خەڵکانێکی گەندەڵ خەڵکانێکی کە بۆ نمونە خۆپەرست بۆ پوڵ و پارە هەوڵ بدەن گەنجەکان و تاکەکانی کۆمەلگا بەکاربێنن کەواتە کاتێک کە تۆ وەزارەتێک هەبوو بۆ خۆشببختی خەڵک بیر لە هەردوو لای دەکەیتەوە
ئێمە تەنها و تەنها بەس لە وڵاتە عەرەبیەکانە وەزارەتی تەندروستی یعنی وەزارەتی چارەسەرکردنی نەخۆش. ئێمە لە وڵاتانی تر ئێمە وەکو دکتۆرێکم اعترافا دەکەین لە وڵاتانی تر کاتێک کە وەزارەتێک دانرێ بە ناوێتی وەزارەتی تەندروستی وەزارەتەکە بۆ نمسن وەزارەتەکەی من کە کاکتۆڕێکە و سەرپەرشتی دەکات کە ڕەنگە ئەوش لەگەڵ منە قسەکەم پشگیری قسەکەی من بکات. وەزارەتی تەندروستی بۆ نمونە ئەگەر لە ساڵێکا بۆ نمونە 1 ملیار دۆلاری بۆ دابدرێ ئەم 1 ملیارە 700 میلیۆنی لە ئەوروپا بۆ دانرێت خەڵک چۆن توش نەخۆشی نەبێ خەڵک چۆن ئاسوودە بکرێ. ئێمە لێرە ئەگەر ملیارێک بۆ کاگتۆڕێکە و دابدرێ 990 ئەوەنە ملیۆنی بەس دانین بۆ سەرەتان و ئەڵین سەرەتان زۆر بۆ با چارەسەریکەین جەڵدە زۆر بۆ با چارەسەریکەین نەخۆشی زەبحە زۆر بۆ با چارەسەرکەین. بەڵێ لە وڵاتان دێمە سەر قسەکەی جەنابەت کاتێک کە تۆ بیر لەوە دەکەیتەوە بۆ نمونە خەڵک خۆشبەخت بێ خەڵک ئاسوودە بێ خەڵک لەش ساغ بێ دەبێت بیر لەوە بکەیتەوە چۆن زۆرترین ڕێژەی نەخۆشی لە وڵاتە کەم بکەیتەوە. ئەوە کەی پۆست دێدانە من بێمە بەسەر مەنەسەیەک و هەرچی تەلەڤیزۆنەکانە کۆی کەمەوە بڵێم بەداخەوە ئەم ساڵ سەرەتان لە سلێمانیە 5,000 تۆمار کراوە من 30,000 چارەسەر کردووە. ئەوە پۆست دێدان و شانازیە من ساڵی داهاتوو بڵێم پارەکە 2,000 سەرەتانمانە بووە ئەم ساڵ سەرەتان لە سلێمانیە 1,200 دانە تۆمار کراوە کاتە من توانیومە لە 100 تا 40-50 ڕێژەی سەرەتان لەم شارەیە نزیک کەمکەمەوە. با ڕێژەکە بۆ نمونە عەدەدی خەڵکی زیادی کەواتە ئەمە ئازایەتیە. ئەسڵەن بڵێم بۆ نمونە ڕێژەی سوکانی سلێمانی بۆتە ئەوەندەونیوێ بەڵام ڕێژەی سەرەتان لە ڕێژەی خۆی ڕاگیراوە نەمێشتووە زیاترکە ئەمە شانازیە. بەڵام بەداخۆ تەمە ڕەنگە کاکتۆری ساکێ بیانی بەدەستەوە بێ هەموو وەزارەتەکان لە وڵاتەوە کوتم پلاندانان نییە بۆیە کاتێک کە تۆ ئیش لەسەر ئەوە بکەی کە لە وڵاتە خۆشببخت و ئاسوودەبی زۆرترین بودجەت نەڕوا بۆشت ئەو وەختە دەبێت حکومەت ئیش لەسەرەوە بکات چۆن بتوانێت کەمترین جگەرە بێتە وڵاتەوە کەمترین نێرگەلە بێتە وڵاتەوە کەمترین تلیاک و مەشروع بێتە وڵاتەوە کەمترین قاچاقچی ئیستیغلالی وڵات بکەن لەلایەکەوە لە ڕووی تەندروستیەوە تۆ دەبێت ترامادۆڵ و ئەو حەپانە و دازیپام و هەند کۆمەڵی ناوی عجیب و غەریب کە هیچ پێویست ناکەمە ناوی بێنن کەمانە هەندێک کەسی هەرپەرست بەکاری دێنن کۆمەڵی شروب و کۆمەڵی شت بەکار دێنرێت بۆ ئاڵوودەبوونی گەنجەکان وەرە لایەکشەوە حکومەت دەبێت دەستێکی باڵای هەبێ بۆ تۆڵەسەندنەوە. ئێمە لە وڵاتی خۆمانە کابرا بە دۆکیومنت تۆمار کراوە بۆ نمونە تا ئێستا 10 کیلۆ تلیاکی ناوەتە سلێمانیەوە 10 کیلۆکە بۆ نمونە ڕەنگە بەلایانی کەمەوە لە ڕانێ و قەڵازێ و کەلار و سلێمانی 500 کەسی تووشی ئاڵوودە کردبێ لەم 500 ڕەنگە بۆ نمونە 100یان بوو بێ بە مدمین. کابرا ئەیگرن جوان و پوختە سوورە سوور وە کۆڵێت فاسوولیا برنجی ئەدەنێ و چاکسازی بووەکەن لە چاکسازی دایانن کە لە ڕووی دەروزانانی و دەبێت بەڕاستی هەندێک جار دەبێت قانونانە عقوبەیەکی قورس بێت. من لە ڕووی قانونی و شارەزانیم بەڵام ڕەنگە بگاتە ئیدامکردن بۆ عاقڵکردنی خەڵک بۆ وەکو ئەڵێت بەمانای کەریمەکە نەکرێت ئەم جۆرە کەسانە جارێکتر بڵاو بێتەوە تۆ 3 ساڵ سزنێکەی 4 ساڵ سزنێکەی وەخت ئەسڵن زۆر جار بیستمانە لە وڵاتی خۆمان زۆر جار لە ڕێی سزنەوە لە ناو سزنەوە بۆ کۆڵی هێشتا کە سەرپەرشتی تۆڕەکەی کردووە لە ناو سزنەوە سەرپەرشتی تۆڕەکەی کردووە کەمە ڕەنگە خەڵکی مختەز دەم بوارێ بجوابمان بدەنەوە کە ڕەنگەمە گومانێکش بێ گومانەکە وانە بێ بەس مەبەستم لە ناو سزنەوە لە ناو وڵاتەوە لە ناو مەملەکەتەوە ئیداری هێشتا کە تۆڕەکەی خۆیەکە و تۆڕەکەی هێشتا کە وەکۆڵە لە دەست نەداوە هێشتا کە زیمامی ئوموری بەدەستەوە کەواتە تۆ دەبێت لە بواری عسکەریە لە بواری چەکداریە بە توندی و لە بواری سیاسیە بە توندی تۆڵە لەو کەسانە بسەنیتەوە لەو دەسانە و دەبێت لە ڕووی ئەمنیەوە و دەبێت سەیتەرەکان زۆر بە قۆت و بەهێزترکەی تۆ دیقەت بدە ڕەنگە هێنانی بۆ نمونە تلیاک زۆر ئاسانتر بێ زۆر جار لە حدودەکانی ئێمە لە چاو هێنانی بۆ نمونە مەسەن لۆریەک ئەشیا بەبێ گومرگ ئەشیا بەبێ گومرگ بێنی لەوە چ هەموو حکومەت بیزانێت تا بۆ نمونە پەرلەمانش پێی بزانێت چۆن ئەبێ بەبێ گومرگ بووتە بێرە هەنێ پارەمان بدەرێ بۆنە چەند وەرەقایەک بەڵام لەلایەکەوە بۆ نمونە ئەگەر بە دزیەوە بڕات ڕەنگە زۆر ئەتیادی بێت و دەرچێت و هەر بە ناو سنوورەکانشە دەرچێت کەواتە دێمە سەر قسەکە بۆ جەنابەت کە تو کاتێک کە تۆ بیرەکەیتەوە بۆ ئاسوودەبوون بیرەکەیتەوە بۆ ئاسایشی دەروونەکان ئەو وەختە بیر لەوە ناکەیتەوە چۆن سنتەرێ بکەیتەوە بۆ ئاڵوودە بۆ کات چارەسەریکەی بیر لەوە دەکەیتەوە چۆن ئەم مادەیە نەیەڵی بیر لەوە دەکەیتەوە چۆن گومرکێکی زۆر گەورەدانی لەسەر ینی چی ئێستاکە لەم شاری سلێمانی ئەزیزان ڕەنگە بینەرانش پشتگیریمان بکەن هەندێ جۆری مەشروباتە ڕۆحیەکان وەکو ئەڵێ گرانترە لە بیرە و لە هەندێ لەم شتانەی تر کە دەفرۆشرێ دەڵێت ئەمیان بۆ نمونە مەسەن بە 300 دینار ئەمیان بۆ نازەم 6 بە 2000 دینار ڕەنگە 250 دینار شتێک کەمتریش بکەێت 8 بە 2000 دینار نازەم 4 بە 1000 دینار هەندێک شت کابیسی هەندێک خەڵک ئەمەندە سعرەکەی ڕسوا کراوە کەمەش بمانای کەریمە بۆ کۆڵێ لە دەستدانی تواناکانی گەنجانی ئەم وڵاتەیە و سیاسەتێکی لە پشتەوە
يعني سیاسەتێکی لە پشتێ من قەناعەتم وایە کە ئەو خۆزگە بە خۆزگای توێژینەوەی لەسەر بکرا وڵاتانی دراوسێ جاوش بۆ خۆی قسەیەکە زۆر جار وڵاتانی دراوسێ ئیش لەسەرەوە دەکەن تۆ ئاسایشێکی ئەمنیت نەبێ بۆ ئەوەی هەمیشە ژێردەستەی ئەوان بی هەمیشە پێویست بوان بێ. زۆر باشەکە تۆر بابەتێکی دێکە بریتێ لە پەخشکردنی کۆمەڵێک درامە لە کۆمەڵێک دەستگا و کەناڵی ئاسمانی و لەبەرەوەی کە سانسۆر نییە کەسێک دەتوانێت پەیج و ئەکاونتێک دابنێ فیلم و بابەتی وروژێنەر و نامۆ بەدابوونەرێتی کۆمەڵگەی کوردی بڵاو بکاتەوە کە ئەمە زۆر جار لە ناو خێزانەکاندا گەورە و بچووکی ڕێزی نێوان باوک و ڕۆڵە دایک و کچ ناڵێ بە هەمان شێوە دەکرێت لە ناو ناوەندەکانی خوێندندا کاریگەری خراپی ڕەوشتی لێ بکەوێتەوە ئەمانە تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە ئاسایشی کۆمەڵاتی بخەنە ژێر مەترسیەوە بۆەوەی کە هیچ سانسۆرێک نییە دانجار خۆپشاندان کراوە واژۆکۆ کراوەتەوە بۆ وەستاندنی بابەتێک لە کەناڵێکی داریکراو بەڵام وەزارەتی پەیوەنددار نایەتە سەرخەت ئەمە تا چەندی مەترسی لەسەر ئاسایشی کۆمەڵاتی دروست دەکات. جوان طبعا بە حکمەوەی لەم وڵاتی خۆمان ڕەنگێکێک بین لەو قەومانی کە لە عالەمە بە 5 دەسە ژمێرێت کە لە شەو ڕۆژێکە بەلانی کەمە 6 ساعت بە دیار شاشەوە دانشین بە هاتنی مۆبایل گومانم هەیە کە هەندێک خانەوادە تاکەکانی خانەوادە گەشت بێتە 8 ساعت و 10 ساعت بە دیار شاشەیەکە کاتە نییە ئەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکەمانەکەن بڕۆ لە ئەوروپا بڕۆ لە ئەمریکا بڕۆ لە فەڕەنسا بڕۆ لە وڵاتانی تر بڕۆ ئەستن لە جۆجار لە وڵاتە ئەفریقیەکانیش زۆر بە دەگمەن وەکو ئەم وڵاتە عەرەبیان و وڵاتی خۆمان ئەوەندە زۆر دانشین بۆیە قسەکەم لێرەوە دەست پێکە کاتێک کە تۆ ئەمەندە زۆر لەبەر شاشابی کەواتە زۆرترین بەرکەوتت هەیە بە بەرنامەکانی ئەم شاشەیە کاتێک کە فلیمێک لە هەفتەیەکە جارێک بکرێت و لە هەفتەیەک شامنی تۆیەک جارێک یەک دوو جارێک یەکی نیو ساعت ساعتێ سیرکەین لە ڕووی دەروونزانی دەڵێت زۆر کاریگەری نابێت بەڵام کاتێک لە ڕووی دەروونزانی دەڵێت کاتێک کە من چەندین ساعت دانیشم و چەندین بەرنامە دەبینم و بەرنامەکانیش هەمان پرۆگرام و هەمان منهەج و هەمان شتی تێوە ئاخێنراوە و هەمان پرۆگرام بە هەمان شێوازدا ڕێژراوە کە ڕەنگە لە وڵاتی خۆی بەو جۆرە پەخش نەکرێت. ئێمە من هەندێک جار برادر و دۆست و ڕەفیقمێ لە ئەستەمبۆڵ ئەڵێ هەندێک فلیمی تورکی هەیە لە وڵاتە ناوی دەرکردووە لەو ئەستەمبۆڵە ئەوەندە ناوی نییە وەلەو وڵاتەش بەو شێوەرەت بەخش ناکرێت وەلەو جۆرە من ئەڵێ من خۆم خەڵکی لە خەڵکی تورکم پرسیوە لە خەڵکی کوردی خۆشمانم بابڕی لە کوردستانی تورکیاشم پرسیوە و توم ئەو فلیمە بەو جۆرە سەرێکەڵە بە هیچ شێوێ خەڵک ئاوە سەری ناکە کەواتەمە بەڵایەکی گەورەی بەڕاستی لەلایەکە وەزارەتی ڕۆشنبیری لێ بەرپرسیارە لەلایەکە وەزارەتی ڕاگەاندن لێ بەرپرسیارە ئەگەر وەزارەتی ئیتیساڵات هەبێت لەلایەکە وەزارەتێک بۆ نمونە ئیش لەسەر پلاندانان بکار لێ بەرپرسیارە لەلایەکە وەکو حکوومەت وەکو ئاسایشی قەومی کە ئێمە بەداخەوە ئاسایشی قەومی ڕەنگە بۆ نمونە زۆرجار لەبەر حیزبی و لەبەر هەندێشت زۆرجار تەداخلی زۆر شتی نەکردبێت کە دەبێت ئەگە تەداخلکرا بە دیوێکی ئیجابیانە بۆ وڵات بشکێتەوە من تەسەور ئەەکەم زۆرجار بگرتنی تیرۆریستێک لەم کوردستانی خۆمانە کە دەستخۆشییان لێکەین بەقەت ئەوە مهم نەبێت کە تۆ زۆر جار فلیمێک لە کوردستانە کەم تا زۆر بە ئەمریکی تۆ ڕاگیرە کاتێک کە تۆ تیرۆریستێک ئەگەر ئەم تیرۆریستە ناڕەسەنە خۆشی بتەقێنێت تۆ ڕەنگە 4 هاوڵەتی سیڤیل بکوژێت بەڵام کاتێک کە تەلەڤیزۆنێک پەخش دەکرێت لە تەلەڤیزۆن لە تەلەڤیزۆنێکی فەزاییەوە یان لە تەلەڤیزۆنێکی ئەم ئێژدیانە لە کوردستانە بەلانی کەم ڕەنگە ملیۆنە بینەری هەبێ کاتە گەر ڕێژەکە ئاوای لێ بکەی لەم ملیۆنە ڕەنگە 200,000 مواسیر بێ لەم 200,000 ڕەنگە بەلانی کەم 20,000 بۆ 50,000 ئەم پەیامە وەرگێ کەواتە تۆرە خۆ لە ژیانە حساباتە کاتێک یەکێک خراپەکە لەوە چ 3-4 سیڤیل بکوژێت یان فلیمێکی 100-200 ساعتی بۆ نمونە کە ڕەنگە بە ملیۆنەها لە ناخی تۆیە تاگەکانی تۆ وێران کات ئەم ماوەیە برادێک شتێکی زۆر جوانی وتووە ینی مەقالێکی زۆر جوانی نووسڵم ماچەکە ڕامەگرن قسەکانتر ڕاگرن ینی ناقی نییە ئەڵێ هەنێ فلیم هەیە ئەگاتە کاتی ماچەکە و ئیتر غارامیات ماچەکە ڕاگرێ بەڵام ئەم هەموو قسەی تر تاک ئیباداکە خوا ئیباداکە بۆ کۆڵێ شخص ئیباداکە خێزان ئیباداکات بۆ کۆڵێ نەفسێت ئیباداکە پیاو ڕسواکە ژن ڕسواکە ڕێزی دایک و باوکەکانی ئەمانە ڕناگرێت هەر زۆر بابەتێکی زۆر جوای ناسیوەڵە عوباڵە بەمرتان ماچەکە ڕامەگرن ماچەکە ڕەنگە بۆ نمونە وای لاتیبێ ئاسان بێتەوە لای خەڵک زۆر کێشە نەبێت چکە ئەکە لەگەڵ ئاوا لای وە کۆڵێت هەزەیەکی تێگەی کابرازانێەوە لە شتێک ڕوویدا بەڵام تۆ بڕ ئەم هەموو قسەیە ڕاگرە بە 5 دقە و بە 6 دقە و بە 10 دقە جاروایە کۆمەڵی گفتوگۆ دەکرێت گفتوگویەکی ژن و پیاوێک بۆ خیانەت و چۆن خیانەتەکە و چۆن بتوانێت لە پیاوەکەی بشارێتەوە چۆن بتوانێت لە ژنەکەی بشارێتەوە و چۆن بتوانێت پیاوەکە کارێکی وا بکات کە ئەم شتەش
ژنەکەی نەیزانێ نەخێر مناڵەکانی نەیزانێ نەخێر پارە دزین نەخێر ئەنواع ئەشکال کە لە وڵاتەیە بڵاو دەکرێتەوە بەڵێ کاریگەریەکی زۆری هەیە و دەبێت سانسۆر بکرێت و هەمیشە وامان وتووە بەڵام مقابلی ئەمەش بایماتخوا هەر گلەی نەکەین مقابلی ئەوەش ئەهلێ کە ئیشی ئەمەیە زۆر جار بەداخەوە بەرنمەیان نەبووە بۆ دروستکردنی ئەمە تاقەیەک تەلەڤیزۆنم پێ بڵێ لە کوردستانە ئیش لەسەر خێزان بکە تاقەیەک تەلەڤیزۆنم پێ بڵێ لە کوردستانە ئەوە تازە بە تازە هەندێ بەرنامەی پاپایی و با بڵێن ئەفلام کارتۆن و مناڵان دروستە بێ بخۆشببختی و ئارتیسری و ڕەنگە ئێوە شتێکتانە بێ و ڕەنگە لە کۆمەڵ بۆ سەرەن HD هەبێ و شتێک بەس ئەمە شتێکی کەمە بەڵام وەکو وەزارەتی ڕۆشنبیری ڕەنگە لە یەکێکی تر لە عجایب و غەرایبەکانی وڵاتی خۆمان بێت حیزب 20 کەناڵی هەیە وەزارەتی ڕۆشنبیری تاقە یەک کەناڵێکی نییە زۆر باش کاتۆش بخۆی بەڵایەکی گەورە زۆر باشە کاگەکتۆر لە ماوەی ڕابردوو لەگەڵ جەنابەت باسمان لە پۆلێنکردنی بابەتەکانی پەیوەست بە ئاسایشی کۆمەڵایەتی کرد لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی ئاماژەت بۆدا کە لە هەموو ئەو جارانەی کە باسمان لە لایەنێک لە لایەنەکان کرد دەگەڕینەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە خەمساردە کە پلانی نییە کە دەستی نییە لە چاکسازی دێمە سەر ئەوەی کە ئەوەی پێویستە بە هاوڵاتیەوە ئەوەی کە پێویستە بە تاکەوە تاک لە بەرامبەر خەمساردی حکوومەت لە دابین نەکردنی جۆرەکانی ئاسایش بۆ کۆمەلگەکەی خۆی دەبێت خەمسار بێ و لەگەڵ شەپۆلەکە بڕوات بۆ شێوەی کە کۆمەلگای کوردی ئێستا لە کۆمەڵێک ڕۆوە دەردەدار بووە بە نەبوونی ئاسایش یاخود ئەوەی کە تاک پێویستە خودی خۆی پەروەردەکەوە گەشە پێدان بەخۆی بە دەوروبەرەکەی بدا بەوەی کە تەکانێک بڕواتە پێشەوە لەگەڵ پێشکەوتنەکانی ژیاری وڵاتانی دراوسێ و پێشکەوتنەکانی جیهان دوانەکەوێت جوان وەڵامی پرسیارەکەت لە ڕووداوێکی واقعی لەم ماوەیە ڕووەدا کە بەسەر خۆمان ڕوویداوە بەڕێزێک هات بۆ نۆرینگەکەم لە دوای تەلەفۆنێکی لەگەڵا دانەوتی کاکتۆر پێم خۆشە چەند خولەکێک بتبینم وتم قەیچێکە لە خزمەتە پیاوێکی بەڕێزە ژنی هەیە 4 منداڵی هەیە وەڵامەکەی بۆ تۆ بزڵبت وەڵامەکە دەشێت بۆ پرسیارەکەی جەنابەت پرسیارەکەی وەڵە کاکتۆر من کە خاوەن ژن و 4 مناڵم پێم خۆشە وەکو جەنابەت تەجروبەیەکە تێ و مامۆسای زانکۆی چی بکەم بۆ ئاسوودەبوونی خێزانەکەم ئەمە زۆر گرنگە ینی من بۆ کۆڵێت حەپەسا بووم کە ئەم فکرەی چۆن بۆ هاتووە زۆر گرنگە ئەڵێ دکتۆر پێم خۆشە سیارەم هەیە ماڵم هەیە قلەمەعاشێکم هەیە خوانی بڕێ بەڵام پێم خۆشە جەنابەت وەکو تەجروبەدارێ زۆر جار لە کۆڕ ڕسمی شتێکی باز کردووە زەحمەت نەبێ بۆم بنووسە وەڵامی من بۆ ئەو بۆ بینەرانیشەوە بۆ یەکەم پێم وتووە ئەزیزەکەم تۆ دەبێت بەرنامەت هەبێ بۆ ماڵ و عایلەی خۆت شتێک نییە لە وڵاتی ئێمە حکوومەت لە ڕێی ئیمەیلەوە خوایە جەڵدە لێمان نەدا ئەم شتە هەبێت هەموو ماڵ و خانوادەیەک ئیمێلی هەبێ حکوومەت ئیمێلی خانوادەکان وەرگێت جارجار بەرنامەی هەبێ بڵێ هاوڵاتیانی کوردستان با بەرنامەتان بۆ 2019 ئاوا بێ ئاوا خانەوادەکانتان خۆشبەختکەن ژنانی ئازیز ئەتانوێ ئەم ساڵ خەسووتان لێتوان تووڕە نەبێت ئیمێلە بنێرێ بۆ خانوادە و ژنانی کوردستان بڵێ زەحمە نەبێ هەر یەکێتی ژنان ویان بۆ نە وەزارەتێک کە تایبەتە بە ئافرەتان ئاوا بکەن وەزارەتی تەندروستی ئیمێل بنێرە بۆ خانوادەکان خواب بکات جەڵدە لێمان نەدا و ئەم وەزعا ببینین کەمە زۆر قورس نییە ها یعنی ئەگەر چەند ملیۆنێک ئیمێل لە کوردستان وەرگیرێ و بەرنامێکی بۆ بکرێ و حکومەت لە وەزارەتی بۆ نمونە تەندروستیەوە هەموو ئیمێلەکان کۆکاتەوە ماڵ بە ماڵ کۆی کاتەوە تەرتیبات و ڕۆژانە پەیامی تەندروستی هەبێ بۆ ماڵ و خانوادەکانە بێ قورس بێ هیچ قورس نییە نەخێر بۆ باشە بۆ تاکێ لەم شاریستێمانیە هەر جارجارێ دەسەکا لە گیرفانێ بە $100 سپۆنسەرێکە کات 300,000 ئستێمانی بینێ بۆ حکومەت ناتوانێت کۆمەڵی سپۆنسەر بکات کۆمەڵی ئەم بەرنامانە تەوزیەکە کەواتە لە وەڵامەکەم دەرنەچم خاڵی یەکەم وتم بەڕێزەکەم وەکو خەڵک بەرنامت بۆ دانی تۆ بەرنامەت هەبێ بۆ خۆت دووەم کاتێک ئاسوودەی و کاتێک ئاسایشی دەرونی و خێزانی دروستە تۆ خوێندنەوەت هەبێ منێک بەو بەرمەجەی دایک و باوکم هاتووم بەو بەرمەجەی کە وڵات بۆی دروست کردوم بەو بەرمەجەی شەڕی ناوخۆ بۆی دروست کردوم من ناتوانم ئاسوودە بم منە ئێستاش بۆ نمونە باوکم دەمەکاتەوە ڕۆڵە ویدا بن خۆتان هەڵگرن بۆ ڕۆژی ڕەش یعنی من دوات 40 ساڵ تا بن خەڵک پێم لە ڕۆژی ڕەش بە ڕۆژی ڕەش هەر تەواو نەبوو ئێستشی لەگەڵا بێ بۆ نمونەڵێ گوێت لێ بێ لە بەتەمەنەگاڵێ ئەگەر من مردوو ئێوە زین و ئەگەر ڕامان نەکرەختانە قسە بکەن ئێستش خەڵک خۆی حاضر کردووە نەوەتویەکێکی تر دروست بێ کەواتە من بەم عەقڵێتە و بەم وەکۆڵە بەرمەجەیە من ناتوانم جارێکی تر بەرمەجەی خۆم بکەم کەواتە بێ خوێندنەوەم هەبێ بەڵێ ئێستا ئەبێ کتێب هەبێ ئێستا ئەبێت بۆ نمونە ئەو بەڕێزانی کە ڕۆشنبیرن و تەلەڤیزیۆنەکەی جەنابیشتان ئەو کەسانی کە گوێنن لە بەرنامەکەیمێ کتێب دانرێ بۆ ئاسوودەبوونی خێزانەکان ئاسوودەبوونی تاکەکان ئاسوودەبوونی خانەوادەکان کتێب هەبێ خاص بۆ نەبوو بۆ قەیرە
چۆن ئاسوودەبی تۆ قەیرەی بەڵێ نەچوویتە ماڵ و حاڵی خۆ چۆن ئاسوودەبی کتێب هەبێ گۆڤار هەبێ بۆ نمونە ئیش لەسەر خانوادەی شەهیدان بکات لەسەر خانوادەی نەخۆشەکان بکات کتێب و نامێرکە هەبێ وەزارەتی تەندروستیەکەی من دەری بکات بەس بۆ ئەو تاکانی کە تووشی شێرپەنجا بن حکوومەت دەریکا بۆ حکوومەت هیچ ناکە کە چاپخانەی هەیە ڕەنگە بۆ نمونە نامرکەیەکی گەورە بۆ حکوومەت هێرم 250 نەربا بە حکوومەت هێرم 500 لە حکوومەت وەرگر 500 لە تاگ وەرگرە خۆ تۆ ماشەڵ هەر قازانجەکە یا ڕەبی لەمەش قازانج وەرگری بیکە بە دوو قات 500 دیاری لێ وەرگرە بەڵام بەرنامەت هەبێ بۆ تاکەکان کاتێک کە من تووشی شێرپەنجەیەک دەبم دەچمە خەستەخانەی هیوا 190یان بۆ نمونە جاری وایە 150یان پەیوەندی بە نەخۆشەکەمەوەی 150یان من دەرونی وێرانە بم کاتە دەبێ بەرمەجەمانە بێ و خاڵێکی تر من بۆ تاک بۆ خێزانە خۆشبەختەم وتووە تومە هەوڵ بدەن سەفەر بکەن سەفەر بکە بگەڕێ ئێمە بەداخەوە یەکێ لە خاڵە زۆر لاوازەکان لەم وڵاتی ئێمە کە زۆر بەدەگمەن بودجەی بۆ تەرخانەکەین ئەو بەڕێزانەی کە سەیرم بەنامە دەگەێت بودجەیەکمان نییە بۆ سەفەرکردن سەفەرێک بە تایبەتی تۆ مەڵێ سەبابە فیزەی شنگڵت نییە بۆ ورکرداوە لە ئەڵمانیا و لە ئەوروپا بڕۆ هەتا تورکیا بڕۆ هەتا بۆ نمونە ئێران بڕۆ هەتا بۆ نمونە خەلیج بڕۆ هەتاوەکو شارێکی تر مەملەکەتێکی تر کەم تا زۆر خەوشبەختی و ئاسوودەی و گەڕان دروستە بێ خاڵێکی تر کە گرنگ و مهمە جێبەجێکردنی هیوایەتەکان ئێمە بەداخەوە پێم خۆشە ینی خۆزگە بە خۆزگای ئەمە حیوار بواە و هەندێک بینەرشمان بدوانایە تەحەدا ئەەکەم زۆر بەدەگمەن بە خۆشمانەوە بە من و تۆشەوە بەڕێز زۆر بەدەگمەن ئێمە بیر لەوە دەکەینەوە لەگەڵ مروری تەمبەڕێکردنی ژیانمانە هەندێک هیوایەتی تر بۆ خۆمان دروستکەین من ئیشم ڕاوە دینارە هەتا ئەو دەقەیم کەرە ناو قابرەکە هەر ڕاوە دینارەکەم دەبێ هیوایەتی تر دروستکرێ لە ئەوروپا و لە وڵاتانی تر لە وڵاتە سەرکەوتەکان لەو کەسانی کە وڵاتێکی خۆشببخت و ئاسوودە و من بەو خێزانە وتووە بۆ نمونە قەیچێکە تەمەنە چ ساڵە جاجا دەست بدەی بۆ نە بە وێنە کێشان نەخێر بۆ نەشم شاڵێدا نەخێر مۆسیقا نەخێر بۆ نمونە شعر نووسین نەخێر کتێب نووسین پەخشان وەرجێڕان مەلەوانی هەر شتێکت کە هەیە ئەلموهیم دەبێت تۆ هیوایەتێک بۆ تاگەکان دروستکەی بۆ خێزانەکان دروستکەی خاڵی تر بۆ نمونە زۆر جار چوونەوە بە بەرمەجەمەکەی خۆتا بەشکستەکانی خۆتا بە خاڵە لاوازەکانی خۆتا ئەگەر نە تۆ بەڕاستی ناتوانانی خێزانیت خۆشبەخت دیارە زۆر خاڵی ترم بەو خانەوادەیە و تۆکە دەبێت ئیش لەسەر خۆت بکەیت ئیش لەسەر خێزانت بکەیت ئیش لەسەر منداڵەکانت بکەیت تەنها و تەنها مناڵ پەروەردە مەکە ئێمە بەڕاستی ئەو ببینەرانی کەسی دەگەن مناڵ پەروەردە مەکە بۆ دەرەجەیەنان من بۆ چیمە دەرەجە بێنێ بەڵام ناخی ئاسوودە نەبێ دڵی بە تووبەکە خۆش نەبێ دڵی بە هەندەسەکە خۆش نەبێ من ئەلعان دوێنە تەلەڤیزیۆن تەلەفۆنی وەکو دەڵێم مەرحەلە 4 هەندەسەم دکتۆر بە تەمام وازی دەبێنم 4 هەندەسە کامووی 3 مانگی ماوە چکالێت تەواویشکەم بە تەمانیم دیناری پێ پیاکەم من هیوایەتی ترم هەبوو ماڵەوە نیانهێشت کاتەوە بۆ خۆی زۆر گرنگ و مهمە یعنی ئەم دایک و باوکە ئیش لەسەرەوە بکەن چۆن بتوانێت حاڵەتی دەرونی تاکەکان ئاسوودە بکات نەک تەنها و تەنها ئیشباعێکی دەرەجەیان ئیشباعێکی پارەکە لە وڵاتی خۆمان زۆر تەرکیز دەکەین لەسەرەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆ کە لە تەوەری ئەمجاری بەرنامەکە لەگەڵمان بووی یا ڕەبی ئاسوودە بن بینەرانی ئازیزیش ئاسایش و ئاسوودەی ڕوو کاتە وڵاتەمان زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس دکتۆریان بینەر ئازیز و خۆشەویستەکان بەرنامەی ئەمجارەی گفتوگۆ بە پایان هات تا دیدار و بەیەگەشتنەوە بەخواتان دەسپێرم